ئەڵقەی زیکرا چێژی ئیمان دەوای داروون ئارامی گیان. وەرزی دووەمی پەیامی دڵان، پەیامێکی نوێی بۆ خێزان و کۆمەڵگا لە ڕەمەزاندا پێیە. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. کەناڵی ئاسمانی پەیام وەک سەکۆیەکی بەردەوامی پەروەردەیی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەمساڵ، وەرزی دووەمی بەرنامەی پەیامی دڵان پێشکەش بە بینەرانی دەکات. بەرنامەکە بە ئامانجی قوڵکردنەوەی بەها ئاینی و کۆمەڵایەتیەکان دەبێتە میوانی ماڵەکان. خێزان وەکو دڵی ئینسانی وایە، ئەساسی ژیانی ئینسانی دڵە. ئەگەر بێت و ئەو دڵە لە وەزیفەی خۆی کەمتەرخەم بوو، هەموو ئەو جسمە وێران دەبی، بێتاقەت دەبی، ئەو وەزیفەی ئەو ئیش و کارێکە لە بۆی دانرایە جێبەجێ ناکاتن. ئەم وەرزەی بەرنامەکە لە 15 تەوەری کۆمەڵایەتی جیاواز پێک دێت. بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکانیش زیاتر لە 37 مامۆستای ناوداری ئاینی لە سەرجەم شارەکانی کوردستان هاوتەریب لەگەڵ مامۆستایانی زانکۆ و پارێزەران و 5 لە قورئان خوێنە ناودارەکانی کوردستان تێیدا بەشدارن. بانگێشکرابووین بۆ کەناڵی پەیام بۆ بەرنامەیەک کە ناوەکەی زۆر گەورە و پیرۆزە، پەیامی دڵانە. ومێدەوارین ئەم پەیامە لە دڵەوە بێ بۆ دڵ بڕوە و ئەو کێشە و گرفتانی کە لە کۆمەلگا هەیە لێرە خراوەتە بەر قسە و باس و لە ڕوانگەی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باس کراوە، بتوانین کەمێک لە کێشەکان و ئازارەکان کەمەوەکەین. داواکارم لە هەموو ئەو بەڕێزانە کاتێکە کاتی لێدانی ئەم بەرنامەیە داوا لە خۆیان و خێزان و خانەوادەکەیان کەن پێکەوە گوێبیستی ئەم بەرنامەیە بن، چونکی ئەم بەرنامە هەمویان پێکەوە لێی سودمەند دەبن، بە تایبەتی لەم مانگی ڕەمەزانەیە. پەیامی دڵان ڕۆژانە لە دوای نوێژی شێوان بە ئامادەبوونی 2 پێشکەشکار پەخش دەکرێت. بەرنامەکە بە شێوازێکی پراکتیکی داڕێژراوە تاکو تاکەکانی کۆمەلگا بتوانن لە ژیانی ڕۆژانەیاندا سوود لە ڕێنماییەکان وەربگرن. کۆمەڵێک بابەتی گرنگ کە پەیوەندی بە دیوی تاک و دیوی کۆمەلگا و دیوی ئوسرە و خێزان و هەیە پێشکەش کرا تێیدا بۆ ئەوەی لە مانگی ڕەمەزاندا ئەو پەیامە جوانە کە پەیامی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ناو مانگی ڕەمەزاندا دابەزی لەسەر دڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو پەیامەش لە دڵەکانەوە بگاتە دڵەکان. بە وەرگرتنی یەک دنیا زانیاری و معلومات و ئیستفادە بەڕاستی دەستمەوە ماڵێ ئەوە بەخۆم کە ئێمە بەردەوام لە ناو پەروەردەینە. وەسپاس بۆ خوا دڵنیام کە خەڵکی ئیستفادەشی زۆر زۆر باشی کردیە لەو بەرنامە و دەکا ئینشاءالله، بەوەی کە ینی هەر وتێک لە زاری ئەو مامۆستا بەڕێزانە دەردەچی خودی خۆی گەوهەرەکە لە پەروەردا، گەوهەرەکە لە پەروەردەی تاک، لە پەروەردەی کۆمەڵگە. پەیامی دڵان تەنها بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی نییە، بەڵکو گەشتێکی ڕۆحی و کۆمەڵایەتیە بۆ ناوماڵەکانتان تا لە سایەی مانگی پڕ نور و بەرەکەتی ڕەمەزاندا ئاشتەوایی لەگەڵ خۆمان و خانەوادە و خێزانەکانماندا نوێ بکەینەوە. ئامانجی بەرنامەکە ئەوەیە ئەم پەیامانە ببنە ڕەفتارێکی جوان لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێک لە کۆمەڵگەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.